گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دەڵێ بۆشایی ئەمنی لە ناوچە کوردستانیەکان هەیە و دەشڵێ پاڵپشتی لە لێکۆڵینەوەکانی حکوومەتی هەرێم لەبارەی هێرشە موشکیەکەی سەر هەولێر دەکەین. وین مەرۆتۆ گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بە کوردستان 24 ڕاگەاند هاوپەیمانی نێودەوڵەتی مافی بەرگریکردن لە خۆی هەیە و گوتیشی پاڵپشتی لێکۆڵینەوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی هێرشە موشکیەکەی سەر هەولێر دەکەن. گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی هەروەها گوتی بۆشایی ئەمنی لە ناوچە کوردستانیەکان هەیە و دووپاتی شیک دەکاتەوە کە ئامانجی سەرەکی هاوپەیمانان نزیکردنەوەی حکوومەتی هەرێم و هەروەها حکوومەتی عێراق. هاوپەیمانی نێودەوڵەتی مافی بەرگریکردنی لە خۆی هەیە و بەرگریش لە خۆمان دەکەین. هاوپەیمانی نێودەوڵەتی لە لێکۆڵینەوەکان پاڵپشتی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بۆی بزانین چێ ئەم هێرشەی کردوتە سەر خەڵکی کوردستان. یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە یەک نزیککردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و بۆشاییەکان لە ناوچە کێشە لە سەرەکان پڕ بکەنەوە. ئێمە پاڵپشتی لە سەنتەرەکانی ئەمانجی نێوانیان دەکەین کە ئێستا چواریان کار دەکەن. بەیەکەوە لەگەڵ هەردوو حکوومەتەکە کار دەکەین بۆ ئەوەی هەماهەنگی بکەین و بۆشاییەکان پڕ بکەینەوە تاکو و داعش و گۆڕەپانەی نەمێنێت.